شەوی ڕابردوو دوو تۆمەتبار کە فەرمانی دەستگیرکردنیان هەبووە لە سلێمانی لە کاتی هەڵمەتی دەستگیرکردنیان ڕوبەڕووی هێزێکی پۆلیس دەبنەوە و دوان لە کارمەندانی هێزەکە و هاوڵاتیەک بریندار دەکەن و بۆ شوێنێکی نادیار هەڵدێن. یەکێک لە بریندارەکان بە ناوی ڕزگار ئەحمەد کە پلەی ڕێپێدراوی 8 لە پۆلیسی سلێمانی بەهۆی سەختی برینەکەیەوە لە نەخۆشخانەی شار گیانی لەدەستدا. دوێنێ شەو مەفرزەیەکی بەشی پۆلیسی نهێشتنی تاوان لە شەقامی پیرەمێرد چاودێری تۆمەتبارێکیان کردووە کە فەرمانی دەستگیرکردنی هەیە ئەم تۆمەتبارە سزا دراوە و پێشینەی هەیە. مەفرزەکە توانیوانە ئەو کەسە دەستگیر بکەن، بەڵام هاوڕێیەکی کە لەگەڵ یا تۆمەتبارێکی تر کە لەگەڵ یا بووە بە ماتۆرسکیلێکەوە بەرەو خوار هاتووە و کە دیوێتی هاوڕێکەی دەستگیرەکەی تەقەیەکی زۆری لە مەفرزەکەی ئێمە کردووە و دەرەنجام ئەفسەرێکمان بە پلەی دوو بریندار بووە، ڕێپێدراوێکیشمان کە لەگەڵیا بووە بریندار بووە، پاش گەیاندنیان بۆ نەخۆشخانە تەبان دیارە هاوڵاتێکیش لەو شوێنە هەر بریندار بووە، پاش گەیاندنیان بۆ نەخۆشخانە بەداخەوە کارمەندەکەمان گیانی سپارد و شەهید بوو، ئەفسەرەکەشمان لەژێر چاودێری پزیشکیە لەگەڵ هاوڵاتیە. پۆلیسی سلێمانی دەڵێت تۆمەتبارەکان دانیشتووی سلێمانین و پێشتریش بە تاوانی تر سزا دراون لە چاکسازی بوون. لە ڕاگەیەندراوێکیشدا ئاسایشی هەرێم ڕایگەیان 3 تۆمەتبار دەستگیر کراون و لە ئێستادا لێکۆڵەوەیان لەگەڵدا دەکرێت کە سوکاری کوژراوەکەش دەڵێن پێویستە یاسا سەروەر بێت و تۆمەتباران نتوانن بە ئاسانی لە دەستی یاسا ڕزگاریان بێت. حەقە خوێنی بە نەهەق ڕژاوی شەهید ڕزگار ببێتە سەرەتایەک بۆ ئەوەی هەمومان بیر لەوە بکەینەوە کە هەمواری یاساکان بکەینەوە، هەمواری یاساکان بە جۆرێک بکەینەوە کە سزاکان هەم تونتر بکەین هەم چرتر بکەینەوە بۆ ئەوەی جارێکی تر کەس زاتی ئەوە نەکە. بەم شێوەیە لە ناو جەرگەی شاری سلێمانیە دەست بۆ سەروەری یاسا بەرێ و بێڕێزی بەرامبەر بەو دام و دەستگایانە بکە کە خزمەتی سەروەری یاسا خزمەتی تاک بەتاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەەکەم. دیاردەی چەکەڵگرتن و چەکی بێمۆڵەت لە هەرێمی کوردستان هۆکاری سەرەکیە بۆ ڕووداوی تاوانەکانی کوشتن. جگە لەوەش توێژەران دەڵێن نەبوونی سزای قورس بەسەر تاوانباران و سڵنەکردنەوەیان لە یاساکان وای کردووە بە ئاسانی تاوان ئەنجام بدرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.